هاوڕێیان ئەم کاتتان باش. ئەم کاتتان باش هاوڕێیان. گوێتان لە دەنگما هاوڕێیان، گوێتان لە دەنگما. سڵاوتان لێبێ و هەموو کاتێک و ئەم کاتتان باش. هاوڕێیان، ڤیدیۆ لایڤی ئەم شەومان لەسەر پۆزلێدان و تەکەبور و خۆبەگەورەزانینە. ئایا تەکەبور لەگەڵ پۆزلێدان چ جیاوازیەکی هەیە؟ چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ هەروەها لەسەر تەوەری گفتوگۆکەمان لەسەر زەمکردن و مەدەحکردنە و هەروەها لەسەر هاوڕێیان، گوێتان لە دەنگمە هاوڕێیان. هاوڕێیان، هەرکامێکتان گوێبیستی دەنگم بوون لایکێکم بۆ بکەن، ئاماژەیەکم پێ بدەن بۆی بزانم کە گوێتان لە دەنگمە. هاوڕێیان، دەنگم دێت؟ هاوڕێیان، تەوەری گفتوگۆکەمان وتمان لەسەر پۆزلێدان و تەکەبور و خۆبەگەورەزانینە. ئایا تەکەبور و خۆبەگەورەزانین چ پەیوەندیشی بە پۆزلێدانەوە هەیە؟ هەروەها زەمکردن و مەدەحکردن هۆکارەکانی چییە؟ و لەسەر بابەتی زوڵم و ستەمکردن، زوڵم و ستەمکردن لە ئاستی تاکە کەسیدا بێ یاخود لە ئاستی گروپ و لایەندا بێت. و ئەم ستەم و زوڵم و تەکەبور و پۆزلێدان و مەدح و زەمە چ ڕەبتێک و چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ هاوڕێیان، خۆشحاڵین کە بە کۆمنتان پرسیارم ئاراستە بکەن و هەر کەسێ پرسیاری هەیە من ئامادەم جوابی پرسیارەکان دەمەوە. لێرەدا من ڕای خۆم دەڵێم بەر لەوەی ئێوە پرسیار بکەن، ڕای خۆم دەڵێم لەسەر ئەم تەوەری گفتوگۆیە. ڕای من ئەوەیە پۆزلێدان و تەکەبور و خۆبەگەورەزانین نەخۆشیەکی دەرونیە، نەخۆشیەکە دەوروبەر کۆمەڵگا دروستی دەکا، لە یەکتێنەگەیشتن دروستی دەکا. وەک دەزانین پۆزلێدان، ئەو کەسەی پۆزلێدا دیارە هەست بە نەقسێک دەکات، دەیەوێت بەو پۆزلێدانە ئەو نەقسەی پڕکاتەوە، یاخود پێی وایە قەناعەتی وایە ئەگەر پۆزلێنەدا خەڵک بە کەمبایەخ و بە چاوێکی کەمتر سەیری دەکەن و بە چاوی گرنگی و بە چاوی ڕێزەوە سەیری ناکەن. ئەمە لەسەر پۆزلێدان. بەڕاستی پۆزلێدان شێوازی زۆرە، چ بە باسکردنی ئەو شتانەی کە خۆت هەتا و چ ئەوەی کە بە باسکردن بێت بە ڕاستەوخۆ یاخود بە ناڕاستەوخۆ بێت. ئەو پۆزلێدانە چ بە پۆست و پایە بێت، لەو پایەی وەزیفی و حیزبی بێت، یاخود بە سەرۆت و سامان و دەوڵەمەندیەوە بێ، یاخود بە عنوانێکی بەهرەمەندیەوە بێ لە وەسەتی هونەریدا، یاخود لە هەر وەسەتێکی ڕۆشنبیری وەکو قوتابخانە و سانکۆ و پەیمانگاکان بێت. هۆکار چییە؟ ئایا ئەو کەسە
ئەو کەسەی کە لە پۆست و پلەیەکی بەرزدایە جا چه پۆست و پلەی حیزبی بێ یاخود وەزیفی بێ حکومی بێ یاخود عنوانێکی بەهرەمەندی بێت یاخود سەرۆت و سامان بێت کە پێوە بنازێ و پۆز لێدات و خۆی خۆنواندن کە بەرامبەر دەوروبەرەکەی و بەڕاستی دیاردێکی ناشیرنە. ئایا ئەو کەسی پۆز لێدەر قەناعەتی وایە کە ئەگەر پۆز لێدا جێگەی بایەخ نابێت و بە چاوی ڕێز و بە گەورەی و سیر ناکرێت ئەگەر وانەکە یعنی شتێکی بەناچاری ئەو پۆزە لێدا بەڕاستیەوە غەڵەتە، تێگەشتێکی غەڵەتە، دیاریدەیەکی غەڵەتە، تێڕوانینێکی غەڵەتە کە بۆ نمونە هەر لە دیاریکردنی مەواعید، هەر لە چاک و چۆنی کردن، هەر لە سڵاوکردن و لە گفتوگۆ گەنجارمان بەتایبەت وا ڕاهاتوون بێ جۆرێک لە پۆزێدان و خۆگرانکردن و مەکر و نازیان هەبێ بەداخەوە کوڕەکان خراپترن لە خانمان، خراپتر بەمانای ئەوەی کە پۆزیان زیاترە، کوڕەکان پۆزیان زیاترە. بۆ نمونە هەر لە شێوازی سڵاوکردن و لە شێوازی پرسیارکردن و لە ئوسلوبی قسەکردن و جۆرە لە خۆ یعنی ئەگەر لە دڵیشدا لە خۆیان ڕازی نەبن بە تەمسیل بەنواندن ئەو پۆز و خۆنواندن و ناز و نووزە پیشان دەدەن بە تەمسیل قەناعەتیان وایە ئەگەر وانەکەن بە کەمبایەخ سیر دەکرێن و لە دیاریکردنی مەوعید لە گفتوگۆ لە شێوازی پرسیارکردن ئێستا کە من باسی ئەو حاڵەتە دەکەم ئێوە چەندان نمونە و چەندان حاڵەت و چەندان دیمەنی لەو شێوەتان بیر دەکەوێتەوە، من تەنها ڕۆژەخلامێک باز دەکەم و ئەنجا باسی زەمکردن. ئایا ئێمە بۆچی ئەو هەڵە باوەی کۆمەڵگاکەمان بۆ نەسڕینەوە بۆ هەریەکەمان لە خۆمانەوە دەست پێ نەکەین ڕێچکەشکێنی بکەین کە ئیدی واز لە زەم و زەمکاری بێنین؟ من پێم وایە ئەم زەم و زەمکاریە چەند پاڵنەرێک و چەند هۆکارێکی هەیە، هەروەکو وتمان دیاریدەیەکی هەڵەی باوی ناو کۆمەڵگاکەمانەوە تا سەرێسها غەڵەتە. ئایا ئەو زەم و زەمکاریە لە باوانەوە بۆمان ماوەتەوە بە شێوەیەکی پەروەردەیەکی ناڕاستەوخۆ؟ بۆ نمونە کە ئێمە بە منداڵی بینیمانە و بیستومانە گەورەکانمان بە تەمەنەکان گەورەکان زەمی خەڵک دەکەن، زەمی دەروجیران و خزم و کەس و ڕەفیق و دوور و نزیک زەمی دەکەن بە ڕاست و چەپ و ئەو لە منداڵیەوە کە گوێت لەو زەمانە دەبێت دوایی کە گەورە بوو ڕا بەلاتەوە شتێکی ئاساییە وەکو نیشانەیەکی چاوکراوەی و وریایی زەمی خەڵک دەکەی بگرە زۆرجار لەگەڵ زەمکردنەکە سوکایەتی و ئیهانە و جوێنیشی ئاراستە دەکرێت لە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەی ماڵان و دەرەوەی ماڵانیش بەداخەوە. ئەمە دیاردێکی زۆر ناشێنە، پێویستە بنەبڕیکەین و هۆکاری تریشی کەلتوری یەکترشکاندنە هەر لە وەسەتی سیاسیدا کە حیزبەکان بەڕاست و چەپ کەوتونەتە وێزەی یەکتر و منافەسەیەکی ناشەریفانەی یەکتر شکاندن و یەکتر داپلۆسین و یەکتر سڕینەوە بەرامبەر یەکتر ئەنجام دەن. بەڕاستی پرۆسەیەکی داپلۆسینەرانە و یەکتر سڕینەوە و پرۆسەیەکە پرۆسەیەکی خۆپەسەندی زۆر ناشرینە، کارێکی ناشرینە، نیشانەی خۆپەسەندیە و ئەو کەسانە جگە لە خۆیان کەس بەڕەوا نازانن، کەس بە حەق نازانن، هەر خۆیان بە حەق دەزانن، دەبێت ئەوان پێیان وایە ئیلا دەبێت خۆیان بن، غەیری خۆیان هەمووی غەڵەتە. نەخێر هەمووی پێویستە هەبێ، هەموو بیرڕایەک پێویستە هەبێ، هەریەکە و ئەدای ئیشکردن و ئەدای ژیانی خۆی جیاوازە لەوی تر. بۆیە
نابێ ئێمە یەکتر بسڕینەوە، نابێ ئێمە بە نەفەسی غەسل دەماغکردنی یەکتر سڕینەوەی یەکتر ژیان بکەین و هەڵسوکەوت بکەین بەرامبەر یەکتر. ئەگەر ئێمە پێمان وابێ جگە لە خۆمان کەس ڕاست نییە، ئەوە دڵنیا بە بەبەردەوامی ئامادەین زەمی یەکتر بکەین، یەکتر بشکێنین، گاڵتە بە یەکتر بکەین، تەنانەت بۆ شکاندنی یەکتر بە دوای نهێنی و بە دوای ژیانە وردەکاری ژیانی تایبەتی یەکتردا دەگەڕین بۆ یەکتری پێلەکەدار بکەین. ئەوە نەخۆشیەیە کە بەڕاستی چێژوەرگرتن لە ئازاردانی خەڵکی، چێژوەرگرتن لە شکانی خەڵکی، ئەمە بەڕاستی نەخۆشیێکی دەرونیە، کارێکی خەڵەتە و هەمووانەی باسی دەکەم دەچێتە چوارچێوەی بەدڕەوشتی. ئەوە بێ ئەخلاقیە کە تۆ بەرامبەرەکەت بشکێنی بەبێ ئەوەی ئەو هێرشی کردبێتە سەرت، بەبێ ئەوەی ئەو هیچ غەڵەتێکی بەرامبەر کردی لە هیچ خۆڕایی تۆ ڕقت لێتی دەتەوێت بیشکێنی، پێت وایە بەشکاندنی ئەو خۆت گەورە دەبی. نەخێر، متمانە لەدەست دەدەیت، چونکە ئەوانەی چێکگوێ لەو زەمکارانەی تۆ دەگرن، ئەوانەش متمانەت پێ ناکەن و دەزانن کە تۆ چۆن زەمی ئەو دەکەی و زەمی ئەوانش دەکەی لای خەڵکی تر. و ئەو گاڵتە پێکردن و سوکایەتی بە یەکترکردن و ناوزڕانی یەکتر بەڕاستی ئەمە بێ ئەخلاقیە، ئەمە بێ ڕەوشتیە. بەداخەوە کۆمەلگای ئێمە وا دەزانێت ڕەوشت هەر مەسەلەی لادانی سێکسی و ڕەوشت هەر پەیوەندی شاراوەی کڕوکچێکە لە پشتی دابوونەریتەوە. نەخێر، بەدڕەوشتی بێ ئەخلاقی جۆرەها شێواز و جۆرەها حاڵەتی هەیە. هەر درۆکردن بە هەمان شێوە تۆ خۆت بە زیرەک دەزانی، خۆت بە عاقڵ و خۆت بە ئەبخەری دەزانی کاتێ بە درۆ یەکێک دەخەڵەتێنی، کاتێک کە مەوعیدی درۆ، مەوعیدی ناڕاست و عوزر و بڕووبیانووی ناڕاست درۆ بە دوای خۆی دادێنێت. کاتێک کە تۆ وعد و بەڵێنی ڕاپەڕانی ئیشێک بە کەسێک دەدەی، پێویستە وعدەکە و جێبەجێ بکەی، یان وعد مەدا یان کە وعدتدا جێبەجێیک. کاتێ مەوعید لیقا بینین لەگەڵ کەسێک ساز دەکەی بۆ ئەوەی یا هاوکاری بکەی، یارمەتی دەی، بە درۆ و بە موبەڕیری ناڕاست و بە کلاوات مەوعیدەکەی هەڵمەوەشێنە. کاتێ خۆت بە ئازامەزانە، کاتێ بە درۆ یەکێ باوەڕی بە درۆکانتە، باوەڕی کردو بە درۆکانت، خۆت بە ئازا و خۆت بە زیرەک و چوختی مەزانە. ئەوە چوختێتی و وریایی و زیرەکی و ئەبقەریەتی نییە، ئەوە بەدڕەوشتیە. کاتێ تۆ بە درۆ خەڵک چاواشە بکەیت، هەر لە بەسیترین دۆ تا گەورەترین درۆ هەر درۆیە. بۆ نمونە کاتێک کە تۆ ڕوود نییە بە ناوی خۆت، بە فەیسی خۆت، بە ڕوخساری خۆت لە تۆڕی کۆمەڵایەتیدا خۆت پیشانی خەڵک دەی، کەواتە تۆ دەتەوێت لە پشت شاردنەوەی ڕوخسار و ناوی ڕاستەقینەی خۆت دەتەوێت فێڵ لە خەڵک بکەی، دەتەوێت خۆڵی خەڵک ببڕی، دەتەوێت درۆ لەگە خەڵک بکەی، دەتەوێت ناوی خەڵک بزڕێنی، دەتەوێت هێشکی ناڕەوا بکەیتە سەر خەڵک. بەدڵنیایەوە ئەو دافع و هۆکارانەی لە پشتە. هەروەها لە وەسەتی کۆمەڵایەتیشدا درۆکردن
کارێکی ناشرینە لە کۆمەلگا ئەو کەسانە خێزەون دەبن، ئەو کەسانە بە چاوێکی کەم و بە چاوێکی بێمتمانەیەوە سیر دەکرێن. و هەروەها لە ڕووی سیاسیەوە ئێستا ئێمە لە کۆمەلگای کوردیدا پێمان وایە سیاست سەرتاخواری درۆیە. لە ئەسڵدا پێناسەی سیاست بکەین. سیاست هونەری بەڕێوەبردنە، فەنی ئیدارەیە، فەنی حکومڕانیە، نەک درۆکردن. ئەو بەناو سیاسیانەی کە درۆ لەگە خەڵک دەکەن، کە درۆ لەگەڵ دار و دەستەکەی خۆیان دەکەن، کە تووشی نەخۆشی لە خۆبایی بوون و خۆیان بە گەورە دەزانن و خەڵک بە کەم دەزانن، خۆیان بە بلیمەت و خەڵک بە گەمژە دەزانن، تا سەر ئێسقان غەڵەتن. لە ناو زەلکاوی دەرونی نەخۆشیاندا، لە ناو زەلکاوی هەڵەکانی خۆیاندا نەخۆم بوون و ئاگایان لە خۆیان و دەور و بەرەکەیان نەماوە. بەداخەوە ئەوانە هیچ لە سیاست نازانن، فەڕیان بە سیاسەتەوە نییە. ئەوانە بۆ خاتری بنەماڵەیەک یا چەند بنەماڵەیەک بە زۆر ئیشێکیان بەسەردا ساخ کراوەتەوە و ئیشەکانیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە بۆ نەک بەڕێوەبردنی میلەت، نەک بەڕێوەبردنی حکومڕانی وەکو بەشەر، وەکو مرۆڤ، وەکو وڵاتانی تر، وەکو مرۆڤێکی عەقڵ بە پێچەوانەوە بۆ مەبەستی گیرفانپڕکردنی خۆیان، بۆ مەبەستی هایلایڤی و بۆ مەبەستی خۆدەوڵەمەندکردنیان، بۆ مەبەستی خۆشگوزەرانی خۆیان خەڵک دەکەن بە قوربانی خۆیان و بە ناوی شۆڕشگێڕی و بە ناوی بەرگریکردن لە خاک و وڵات و لە کوردستان خەڵک چەواشە دەکەن، خەڵک دەفاع دەکەن، بڕیاری غەڵەت دەدەن و ناتوانن سیاسەتێکی ئاقلانە و بیرمەندانە نە لە ناو خۆدا و نە لەگەڵ وڵاتاندا سیاسەتێکی جوان و ڕێکوپێک بکەن کە بتوانن میلەتی خۆیان بژێنن، وڵاتی خۆیان بەڕێوەبەرن بە ڕێکوپێکی. لەبەر چی؟ لەبەر ئەوەی هێندە لە خۆیان باین، هێندە بە تەکەبورن، هێندە درۆزنن، ڕاستیان نەماوە، هۆشیان لای خۆیان نەماوە، هێندە بە تەکەبور و خۆ بە زۆرزانن. ئەمە دوو سیفەت، دوو نەخۆشی لە ناو یەک شەخصدا. ئەوەی درۆ بکە کەسی بە تەکەبور درۆ دەکەن، ئەوەی درۆ بکە کاری غەڵەتی تریش دەکەن و درۆی تر بە دوای خۆی دادێنێ. ئەنجا باسی ئەوەی درۆ بکە زەمی خەڵکیش دەکەن، ئەوەی درۆ بکە خەڵکیش دەشکێنێ و ناوی خەڵکیش دەسڕێنێت بۆ ئەوەی چووکوچی خۆی، بێبایاخی خۆی، بێکەڵکی خۆی شارێتەوە، بەو شێوەیە دێ زەمی خەڵک دەکەن. کاتێک ئێمە چۆن براون جاکسۆن دەڵێ خۆت ڕابێنە لە ڕۆژێکدا، لە شەو ڕۆژێکدا بەلانی کەمەوە مەدحی دوو کەس بکەیت لە دەوروبەری خۆت، مەدحی دوو کەس بکەیت، مەدحەکەش معقول بێت، خاڵێکی ئیجابی، دوو خاڵی ئیجابی ئەو کەسایەتیە باز بکە لە ناو خەڵکدا بۆ ئەوەی ئەو کەسانی کە لەو خاڵە ئیجابیانەدا زەعیفن تەشجیع بن، گرنگی بە خۆیان بدەن، خاڵە لاوازەکانی خۆیان بەهێز بکەن. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە مەدەحکردن بۆ تەمای پێکەنین و بۆ تەمای پرسیاری سیر و سەمەرە. کاتێک کە تۆ مەدحیەکەی دەکەی دەڵێ ئەوە ئیشی پێێتی، ئەوە بۆ ماستاوی بۆ دەکا و بۆ مجامەلەی دەکا، خێرە مەسەلە چییە؟ یعنی مەدەحکردنمان ناوناوە مجامەلە و ماستاوکردن، بەڵام زەمکردنمان ناوناوە وریایی و چاوکراوەیی و ڕەخنەگری و کاتێک کە پێش دەڵی
بۆ زەمی خەڵک دەکەی بۆ هێرشی ناڕەوا دەکەی سەر خەڵک دەڵێ من ڕەخنە دەگرم من ڕاستی دەڵێ ڕاستی وتن و ڕەخنەگرتن وا نابێت کاکە وشار بەرەوە گوێەکانت بکەرەوە چاو بکەرەوە عەقڵ بکەرەوە کاتێک تۆ دەوێت ڕەخنە لێی چێک بگری ڕوبەڕوود و قۆڵی لەگەڵی دانیشە ڕەخنەی لێ بگرە نەک لەناو خەڵک چ ڕوبەڕوو بێ چ پاشملە بیشکێنی گوایە تۆ ڕەخنەی دروستکرد لێکەوە ڕەخنەی دروستکردنەوە ڕەخنەی ڕوخێنەرە ئەوە شکاندنە شکاندنی کەسایەتیە ئەنجا لە لایەکی ترەوە ئێمە کاتێک کە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر بابەتێک چکە زانیاری تەواومان لەسەر بابەتەکە پێنیە ناچان پەلاماری کەسایەتیەک دیتن قسە لەسەر قسەی یەکتر دەکەین ناتوانین قسە لەسەر خودی بابەتەکە بکەین دین قسەی یەکتر هەڵدەوەشێنینەوە دین قسەی یەکتر تەکمیل دەکەین حسابی خۆمان قسەی یەکتر تەواو دەکەین بەڵام قسەی یەکتر سەقەت دەکەین بەبێ ئەوەی بتوانین خاوەنی ڕای خۆمان و جوملە و ڕستەی سربەخۆی خۆمان بین لەسەر خودی بابەتەکە دین هەڵسەنگاندن بۆ کەسایەتی یەکتر دەکەین تۆ وایت تۆ بۆ وات کرد تۆ بۆ وات وت کە ئەنەما ئێمە هەر لە دایکبوونەوە کە دروست بووین اختصاصی ئێمەوەیە مراقبەی یەکتر بکەین یەکتر امتحانی شەفەی یەکتر بکەین نەخێر وا نابێت حیوار و مناقەشە و گفتوگۆ وا نابێت کاتێک کە ئێمە نەتوانین گوێ لە بەرامبەرەکەمان بگرین بەرامبەرەکەشمان گوێمان لێ ناکرێت کاتێک تۆ قسەی بەرامبەرەکەت زەڕبی سفر دەکەی و گوایە تۆ دەیشکێنیت ئەوە ئازایەتی نییە ئەوە مانایەوە نییە تۆ براوەی لە گفتوگۆدا نەخێر کاتێک تۆ براوەی لە گفتوگۆ کە توانای گوێگرتنت هەبێت کە توانای ئەوەت هەبێت خۆت جوملەی خۆت دروستکەی قسەی خۆت بڵێ لەسەر بابەتەکە چەند زانیاری تەیە لەسەر ئەو بابەتە بابەتی گفتوگۆکە چەند زانیاری تەیە ڕای خۆت بڵێ بیر بۆ چوونی خۆت بڵێ ناک قسە لەسەر قسەی ئەمە ئەو بکەین مانای ئەوێ هیچ پێنی هیچ معلوماتێکە پێنیە بۆیە قسە لەسەر قسەی ئەمە ئەو دەکەین هاوڕێیان باسی ستەم و زوڵم و جەورمان نەکرد ستەم زوڵم جەور هەرسێکیان سێ و شەی هاومانە و مڕادیفی یەکترە ستەمکردن کاتێ تۆ درۆ بەرامبەر درۆ لەگەڵ یەکێک دەکەی ستەمت لێ کردەوە کاتێ پۆزی بەسەردا لێ دەی ستەمت لێ کردەوە چکە ئازارت داوە هەموو ئازاردانێک ستەمە کاتێک تۆ زەمی دەکەی دەیشکێنی لە ناو خەڵک ڕوبەڕوو یا پاشەملە ئازارت داوە بۆیە مانەوەیە ستەمت لێ کردەوە زوڵمت لێ کردەوە و ستەم مەدەحکردن و زەمکردن تەکەبور پۆز لێدان ئێستا هاوڕێیان بۆتان دەرکەوت چ پەیوەندیەکیان بە یەکەوەیە ئەو کەسەی کە پۆز لێ دەدا کە درۆ دەکا کە زەم دەکا ئەو کەسە زوڵمیش دەکات و هەر سێ کارەکە خۆی لە خۆیدا زوڵمێکە بۆ خۆی بەڕاستی میلەتی ئێمە تووشی دیاریدە و کەلتورێکی خەڵەتی ناشرین بووە کە یەکتر شکاندنە یەکتر داپڵۆسینە یەکتر شتنەوەیە یەکتر قبوڵ نەکردنە بەداخەوە ئێمە ئەم دیاریدێ چاک نابێت تا هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە لە خۆمانەوە دەست پێ نەکەین چارەسەری ئەم دیاریدا هەڵە و ناشرینانە
خودی خۆمانە لە خۆمانە دەست پێ بکەین و ئەو کەسەی کە درۆ دەکا کە پۆز لێدا کە زەمی خەڵک دەکا یەکتر دەشکێنێت خەڵک دەشکێنێت ئەو کەسە ئەخلاقی تەواوی ئەخلاق بە مانای دابوونەریتەکە نا کە ئەخلاق هەر بە مانای سێکسی تێگەشتن لادانی سێکسی و سێکسی حرام تێگەشتن کە حرام پێوەری حرام دینی ئیسلام و دابوونەریتەکەیە نەخێر ئەخلاق هەرەوە نییە هەموو ئەو دیاردەناشرانی کە باسم کرد بێ ئەخلاقی و هەموو ئەو غەڵەتانەی کە دەکرێت بکەری هەموو ئەو غەڵەتانەی باسم کرد کەسێکە ئیستیغلال چییە هەموو درۆزنەکان ئیستیغلال چین هەموو پۆزلێدەرەکان ئیستیغلال چین هەموو زەمکارەکان و مرۆڤشکێنەکان ئیستیغلال چین و هەمووشیان بێ ئەخلاق و بەدڕەوشت لەگەڵ ڕێزم بۆ ئێوەی بینەر و بیسەر لەگەڵ ئێوەی هاوڕێی بەڕێز شانازیتان پێ دەکەم یەکە بە یەکە پێویستە ئێمە باوەڕمان بە جیاوازیەکان بێت تۆ لە بوارێکدا بەتواناتری لە من لە بوارێکی تردا لە تۆ بەتواناترم لە بوارێکی تردا هاو ئاستی بەڵام من ناکرێت کە من لە بوارێکدا زەعیف بووم وابزانم هەموو عالەم من پێم وابێ قەناعەتم وابێ کە هەموو عالەم لەو بوارەدا لەو مۆجالەدا زەعیفن بە چاوی خۆم بە ئاستی خۆم ناڕوانمە ئاستی خەڵک پێویستە ئاستی خەڵک چەند بێ بە ئاستی خۆیان هەڵیان سنگێن نەک کە من لە ئاستێکی نزمدا بووم پێم وابێ هەموو عالەم قەناعەتم وابێ هەموو عالەم لە ئاستێکی نزمدایە کە من نەزان بم پێم وابێ هەموو عالەم نەزانە ئەوە غەڵەت تاسەر ێسخان غەڵەت یا کە یەکێ لە بواری خوێندن و وەرگرتنی بڕوانامە زیرەک بێ پێی وابێ لە هەموو کایەکانی تری ژیانیدا زیرەکە و پێرفێکتە نەخێر هەیە لە بواری بەدەستێنانی بڕوانانەدا کڵۆڵە بەڵام لە بواری کۆمەڵایەتیدا زیرەکە کەسی کۆمەڵایەتیە ڕووخۆشە لەگەڵ خەڵکدا خۆشەویستە لە ناو خەڵکدا اختیڵاتی زۆرە لە ناو خەڵکدا کەسێک کە لە ئیشی بازار و لە تیجارەت و بازرگانیدا زیرەک بوو مانای ئەوە نییە لە هەموو کایەکانی تر و مەجاڵەکانی تری ژیانیدا زیرەک بێ نەخێر با تەکەبور و پۆز لێ نەدا بڵێ من پێرفێکتم لە هەموو کایەکانی ژیاندا نەخێر ئەو تەنها لە یەک بواردا زۆر ئاس بەرزە بەڵام لە بوارەکانی تردا ئەگەر ئاوڕێک و چاو پێداخشانەیە بکا بە لایەنەکانی تری ژیانیدا دەبینێت بۆی دەردەکەوێت کە بەلایانی کەمەوە تەندروستی خۆی ئیهمال کردووە کەواتە سەقافەتی تەندروستی نییە یا کەمە ئەوە نییە تۆ بڕوانامە تێناوە دکتۆری لەگەڵ ڕێزم بۆ هەموو پزیشکەیە دەرگا لەسەر خۆیدا دەخات جگەرە بە جگەرە دادەگیت سێن لە بەرنامەیەکی کەناڵە کوردیەکان گوێم لێ بوو وەڵا پێشکەشکارەکە وتی بەداخەوە ویسمان چەند دکتۆرێک بەڕێز بانگێش بکەین کە باسی ڕجیم و شێوازەکانی ڕجیمکردنمان بۆ بکەن بەڵام لە ڕوویان نەهات بەشداری بەرنامەکە بکەن چونکە خۆی کێشیان زۆر بوواتە خۆیان قەڵەو بوون دکتۆری ڕجیمیش بوون هەموو وەزیفەکان سەقەتی تیا باشی تێدا مەحامی سەقەتمان هەیە ئەندازیاری سەقەتمان هەیە بازرگانی سەقەتمان هەیە مامۆستای سەقەتمان هەیە دوکانداری سەقەتمان هەیە سیاسی سەقەتمان هەیە شۆفێری سەقەتمان هەیە بەڵام هەمووی وانە لە هەموو ئەو سەقەتانی باسمان کرد خەڵکی کەژێ بە پێچوانەوە زۆر باشن مەستەوایان باشە خۆگونجێنن
کەمترین غەڵەتیان هەیە هاوڕێیان لێرەدا گەشتمە کۆتایی ئەم پێوار و ئەم تاوتوێکردنی ئەم چەند وشەیە کە بەیەک ڕەبتم دروست کرد پەیوەندیم دروست کرد لە نێوان ئەو وشانەدا و کە دیاریدەی ناشرینەی ناو کۆمەڵگەی کوردین بەداخەوە هیوادارم سوودێکم هەبوو بێ قسەکانم بیرخستنەوەی ئەو زانیارانە بێ کە لە مێشک و هیزم و زێری ئێوەدا گەڵاڵە بووە لە کاتم گرتن سوپاس بۆ بێگرتان و من خۆشحاڵ بووم خۆزگە بە کۆمنت یاخود بە ڤیدیۆ لایڤ چەند کەسێک لە ئێوەی بەڕێز و هاوڕێم بەشداریتان لەگەڵدا بکردمە پرسیارتان ئاراستەی من کردبا بەڵام کە نەبوو سوپاسی گوێگرتدان دەکەم کاتیش خۆش تا لای بێتێت بەخواتان دەستپێران چاوتان نازەکەم ئێوە زۆر خۆشەویست و ئازیز و بەڕێزن لای من هەمیشە و بە چاکیەکانتانەوە بە خراپیەکانیشتانەوە من ئێوەم قبوڵە و شانەستان پێوە دەکەم و خۆشحاڵم بەبوونی ئێوە هەر بمێنن کاتیش خۆش و تەندروستیش باش بۆ هەموولای خواحافظ